كبير. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. تفسير سورة فاطر دوێنێ بەوە کۆتاییمان هێنا کە خوای پەروەردگار کۆمەڵێک شتی دژبەیەکی بۆ باس کردین کە ئەوانە یەکسان نین. پەروەردگارمان پێی فەرمووین کە کۆمەڵێک شت یەکسان نین، بەڵکو لە یەکتر جیاوازن. وما يستوي الأعمى والبصير، کوێر و چاوساغ هەرگیز وەکو یەک نەبوون، یەکسان نین. تاریکاییەکان و ڕووناچی وەکو یەک نین. ولا الظل ولا الحرور، سێبەر و فێنکایەتی وەکو گەرما و ڕەشەبای گەرم نییە. و زیندوش وەکو مردوو نییە. باسمان کرد کە هەر وەکو چۆن ئەو شتە هەست پێکراوە مەحسوسە مادیانە کە لێک جیاوازن وەکو یەک نین، کەواتە شتە لێک جیاوازە معنەویەکانیش وەکو یەک نین. هەر وەکو هیچ عاقڵێک ناڵێت کوێر و چاوساغ وەکو یەکە، و ناڵێت سێبەر و گەرمایی وەکو یەکە، و ناڵێت تاریکایی و ڕووناچی وەکو یەکە، بە هەمان شێوەش ئینسانی ئیماندار وەکو ئینسانی کافر نییە، یەکسان نین. نابێ بوترێ با بە فەرق چییە لە بینی خەڵک، هەمووی هەر مرۆڤە و هەمووی نا. مرۆڤێکی ئیمانداری ڕەوشت بەرزی بە ئەخلاق زۆر زۆر جیاوازە لە کەسێکی کافری بێ باوەڕ. یەکسان نین، لێک جیاوازن. ئەو کەسەی کە دەزانێت بۆچی دروست کراوە و تەسلیمی شەرع و دینەکەی خوای گەورە بووە، ئەو کەسە جیاوازە لەوەی کە وێڵ و سەرگەردانە، نازانێ بۆچی دروست کراوە و هەڵناستێ بە بەندایەتیکردن بۆ خوای پەروەردگار و لە تاعەت و گوێڕایەڵی خوای پەروەردگار لای داوە. ئەوجا پەروەردگارمان دەفەرمێ إن الله يسمع من يشاء، إن الله يسمع من يشاء. پەروەردگارمان دەتوانێت چێی بوێ دەنجی حەقی پێ بگەیەنێت، پێ ببیستێت. ئەگەر خوای پەروەردگار بیەوێ بەردێک، دارێک، شاخێک، ئاسنێک دەنجی حەق ببیستێت، ئەوە خوای گەورە وای لێ دەکا کە ببیستێت. چ جای مرۆڤێک. إن الله يسمع من يشاء. خوای گەورە چێی بوێت، مەبەستی چێ بێت، ئیرادەی لەسەر هەر کەسێک بێت کە حەق ببیستێت یا دەنجی حەق ببیستێت، خوای گەورە وای لێ دەکا ببیستێت. إن الله يسمع من يشاء وما أنت بمسمع من في القبور. بەڵام تۆ ئەی محەممەد عليه الصلاة والسلام، تۆ ناتوانی دەنجی خۆت بگەیەنیتە ئەو کەسانەی لە ناو گۆڕدان. وما أنت بمسمع من في القبور، تۆ ناتوانیت دەنجی خۆت بگەیەنیتە ئەو کەسانەی کە لە ناو گۆڕدان واتە مردوون. خوای پەروەردگار دەتوانێت هەموو شتێک بکات، دەنگ بگەیەنێ بە هەموو کەسێک و حتا بێجیانیش وا لێ بکات کە بیسەر بێت. بەڵام تۆ ئەی محەممەد عليه الصلاة والسلام ناتوانیت بیسەری واتەوا بکەی کە ئەوانەی لە ناو گۆڕدان دەنجی تۆ ببیستن. ئەم عیبارەتە براکانم، ئەم ئاەتە بەشە ئاەتە دوو مانە هەڵدەگرێت و هەردووچیشی حەقە و سەوابە. ئیمامی شەنقیطی ڕەحمەتی خوای لێ بێ لە تەفسیرەکەیدا دەفەرمێ زۆر جار وا هەیە لەو کتابە مبارەکەی خوای پەروەردگاردا کە خوای گەورە وەسفی کردووە کتابن متەشابها مەثانیە. لەم کتابەدا ئاەتێکە دوو مانە هەڵدەگرێت، هەردووچیشی حەقە، هەردووچیشی بەڵگەی تری لەسەرە.
و نەبێ مانایەکیان حەق بێ و مانایەکیان ناحەق بێت. مانایەکیانی ئەم ئاەتە وما أنت بمسمع من في القبور لەسەر ظاهری نەسەکە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەنجی ناگاتە مردوانی گۆڕستان، ناتوانێت دەنجی بگا بەوان و ئەوان گوێیان لە پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵاتو وەسەلام، ئیلا ئەوە نەبێ کە خوای گەورە ئیستیثنای کردبێ و مەبەستی بوو بێ، هەر وەکو چۆن موشریکەکانی قوڕەیش لە غەزای بەدردا کاتێک کە ئەوان پێش ئەو غەزوەیە هەڕەشەیان لە پێغەمبەری خوا دەکرد عەلەیهی سەڵاتو وەسەلام، بەڵام لە غەزای بەدر خوای پەروەردگار موسڵمانانی سەرخست و پێغەمبەری خوای سەرخست، سەرخستنێکی بەرز سەڵاتو وسەلامی خوای گەورەی لەسەر بێ، و موشریکەکان لە ناو چوون و زەلیل بوون و زۆرێکیان لێ کوشترا لە بەدر، جاکە کوشترا بوون و کەوتوبوون کەلاکەکانیان لەوێ. دوای مردنیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام قسەی کرد لەگەڵیان، فەرمووی هەل وەجەدتم ما وعد ربكم حقا، ئەو وعد و بەڵێنەی کە خوا دای کە من سەر بخات و ئێوە لە ناوبەرێ دەستان کەوت، ئێستا بۆتان دەرکەوت کە خوای پەروەردگار بەڵێنەکەی ڕاستە و لە جێی خۆیەتی و نێراوەکەی خۆی سەردەخا و مشریک و دژمنانی خۆشی زەلیل و ڕسوا دەکا. بۆیە سەحابە ڕەزای خوای گەورەیان لێ بێ بەلایەنەوە سەیر بوو چۆن قسە لەگەڵ مردوو دەکرێ، مردوو نابیستێ. فەرمویان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام، ئایا ئێستا ئەوان دەبیستن دەزان تۆ دەڵێیتی گوێیان لێتە؟ فەرمووی ما ئەنتم بأسمع لما أقول لهم الآن، ئێوە لەوان چاتر نابیستن ئێستا ئەوان چاک دەنجی من دەبیستن لە ئێوە زیاتر. کەلیمەی ئەلئان یعنی ئێستا کە خوای پەروەردگار چی کرد؟ کە خوای پەروەردگار وای لێکردن بە ئیست و ئیرادەی خۆی ئەوان ئەو دەنگەی پێغەمبەری خوا ببیستن عەلەیهی سەڵاتو وسەلام. بۆچی؟ بۆ ئەوەی زیاتر خەفەتباری و سەرشۆڕیان بۆ بمێنێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئێستا لەسەریان وەستاوە و پێیان دەڵێ وعدەکەی خوا بۆ من هاتە جێ سەری خستم و بۆ ئێوەش هاتە جێ، ئەوەتە خوای گەورە زەلیل و سەرشۆڕی کردن. و هەروەها بەڵگەی ترمان هەیە حەدیث کە کاتێک مردوو دەنێژرێت و دەخرێتە ناو گۆڕەوە وإنه ليسمع قرع نعالهم إذا ولوا عنه، کاتێک کە خەڵکی مردووەکە دەشارنەوە و گڵی بەسەردا دەکەنەوە و ئەوجا ماڵ ئاوایی لێ دەکەن و جێی دێڵن گوێی لە تەپەتەپی نعلەکانیانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دینێکی بۆ ئێمە هێناوە، ئەو دینە پاکە چۆن هاتووە پێویستە ئاوا وەریگرین. ئاەتەکانی قورئان و حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پێویستە هەموویمان قبول بێت و باوەڕمان بە هەمووی بێ، نەک هەندێک بەڵگە وەربگرین و واز لە هەندێکی تر بێنین. ئاەتێک قبولکەین و حەدیثێک ڕەتکەینەوە، حەدیثێک قبولکەین و ئاەتێک ڕەتکەین، نابێ ئاوا. هەمووی ئیمانمان پێی بێ و وتمت كلمة ربك صدقا، كلمات و ئەخباری خوا هەمووی ڕاستە، هیچ خەبەرێکی خوانیە لە شوێنی خۆ نەبێت و ڕاز نەبێت، و هیچ ئاەتێکیش نییە ئاەتێک هەڵوەشێنێتەوە، هیچ حەدیثێک نییە حەدیثێک بەدرۆ بێنێتەوە پەنا بەخوا، هەمووی تەواوکەری یەکە، هەمووی بەڕازدانەری یەکە. بۆیە لەو شوێنانەی کە حەدیث هاتووە مردوو دەبیستێ دەڵێن دەبیستێ، لە غەیری ئەو شوێنانە لەسەر ئەسڵی ئاەتە قورئانیەکە دەمێنینەوە کە إنك لا تسمع الموتى وما أنت بمسمع من في القبور، دەنجی تۆ ناگاتە ئەوانەی کە لە گۆڕستاندان، چونکە خوای گەورە نەس نەیفەرموو مەوتە، إنك لا تسمع الموتى هاتووە، بەڵام لێرە من في القبور ئەوانەی کە لە ناو قەبردان، دەنجی تۆ ناگاتە ئەوان. کەواتە براکانم دەبێ باوەڕمان وابێ کە ئێمە دەنگمان ناگاتە مردوو، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەنجی نەگەیشتۆتە مردوو، بەڵکو لە حەدیثدا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ إن لله ملائكة سياحين يبلغوني عن أمتي السلام، خوای گەورە کۆمەڵێک فریشتەی گەڕۆکی داناون سەیاح سەلامی ئومەتەکەم پێدەگەیەنن، نافەرمێ من خۆم گوێم لێیە، سەلامی ئومەتەکەم پێدەگەیەنن. بۆیە ئیبن عەباس ڕەزای خوا لێ بێ دەیفەرموو
ئەی ئەو کەسەی کە لە مەدینەی لە نزیک قەبرەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام، تۆ ئەو کەسەی کە لە خوڕاسان و لە نازانم کوێیە هەردووکتان وەکو یەکن بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام، چونکە کە سەلامی لێ بکەی مەلایکەت سەلامەکەی تۆی پێدەگەیەنێت عەلەیهی سەڵاتو وەسەلام. بۆیە براکانم لێرە ئەمە ئاەتێک وما ئەنتە بمسمع من في القبور ئەوە مانای یەکەمە تا ئێستا، ئەوەی کە لە ناو گۆڕدایە دەنجی ئێمەی زیندوی ناگاتێ ئیلا لەو حاڵەتەدا نەبێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردو حەدیثی لەسەرە. بۆیە ئەو پەڕی نەزانینە کە بچیتە سەر قەبرێک و قسە بکەی لەگەڵ مردووەکەت، ئەی فڵانی کوڕی فڵان الحەمدوللا ئەومان کردو وامان کردو، کچەکەت شووی کردو کوڕەکەت ژنی هێناوە خەمن نەبێ و خانوەکەت لە دوای خۆ دوامان لێ کردو، ئەو قسانە لەگەڵ مردوو ناکرێت. بۆ چونکە مردوو قسەی تۆ نابیستێت، مردوو قسەی تۆ نابیستێ. لە حەدیثی تردا هەمانەکە کاتێک کە کەسێک دەمرێت و دەینێژن، ئیماندارانی گۆڕستان لێی نزیک دەبنەوە لە ڕوحیانەتەکەی طبعاً پرسیاری لێ دەکەن فڵانە کەس چی بەسەر هات، فڵانە کەس چی کرد، فڵان شووی کرد، فڵان ژنی هێنا. بۆ چکەوان ئاگایان لە ژیانی سەر دنیا نییە. بۆیە کەسێک کە دەچێتە ژیانی بەرزەخەوە ناو گۆڕەوە پرسیاری لێ دەکەن چ ڕووی داوە لەسەر ڕووی زەوی، چێکی بەسەر هاتوو، چێکی کردو، چێکی نەکردووە. کەواتە براکانم ئەوە ئەم نەسە قاتعە، نەسێکی ئاشکرایە، دەقێکی قورئانە کە مردوو دەنجی زیندوو نابیستێت. بۆ ئیمامی ئالوسی ڕەحمەتی خوای لێ بێت کتابێکی دانا بە بەڵگەی زۆر بەهێز و ڕوون و ئاشکرا بە ناوی چی؟ الآيات البينات في عدم سماع الأموات. آيات و بەڵگەی قورئانی ڕوون و ئاشکرا لەسەر ئەوەی کە مردوو نابیستن. و هەروەها ئەو ئاەتەی کە چەند ڕۆژێک پێش ئێستا باسمان کرد لەم کتابە پیرۆزە، لەم قورئانە پیرۆزە، هەر لە سوورەتی فاتر خوای پەروەردگار فەرمووی والذين تدعون من دونه ما يملكون من قطمير. والذين اسمي موصولية عامة هموي دقريته وهر كسك هاواري بكريته غير إخوة هيجي بدزنية إن تدعوهم لا يسمعوا دعاءكم. أجر هاواري شيان كنتشي أو هاواري إيوة نابستن لا يسمعوا دعاءكم، هاواري إيوة نابستن. بلا متمن خواي قورا دفرمي وكو فرضي وكو قريمانا ولو سمعوا. چکە هەندێک کەسەیە کە تۆ ئاەتی قورئانیشی بۆ باسکەی بڵێ کاکە مردوو نابیستێت، پێویست ناکە تۆ لێرەوە بچیتە سەر قەبری پیاوچاکێک و هاواری کەیتێ خۆ نابیستێت، نا ئیلا دەڵە دەبیستێت. دەچێت کۆمەڵێک حەدیسی ئەولاولاد بۆ کۆ دەکاتەوە کە سەبارەت بەوە نەهاتووە مردوو دەبیستێ، باز لە حاڵەتێکی تایبەت دەکا، وەکو ئەوەی غەزوەی بەدر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوای گەورە بۆی زیندووکردنەوە واتە گوێبیست بوون یا کاتی ناشتن، ئەوانە دێنێتەوە دەڵێ کاکەەوە بەڵگەیە لەسەر و مردوو دەبیستێ. باشە فارازان دەبیستێ، خوای گەورە دەفەرمێ وەلەو سەمیعوا مەستەجابوا لەکم. خۆ کە بشبیستن وەڵامتان نادەنەوە، بشبیستن وەڵامتان نادەنەوە. کەواتە براکانم ئاەتی قورئان ڕوون و ئاشکرایە لەسەرەوەی کە مردوو نابیستێ. بۆیە تۆ لە ژیانی دنیاوە خوای پەروەردگار ئاەتی پێش ئێستا بۆی ڕوونکردوینەوە کە زیندوو مردوو یەکسان نین، وما يستوي الأحياء ولا الأموات. زیندوو مردوو یەکسان نییە، تۆ نابێ باوەڕ دوابێ یەکسانە. چۆن لە دنیا بۆ نمونە کەسێک کێشەیەکی هەبوو دەچۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام، نەخۆشیەکی هەبوو دەچۆ لای ئەو دوعای بۆ بکە ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول. کاتێک کە کەسێک تاوانێکی دەکرد گوناهێکی دەکرد حەدێکی لەسەر دەبوو دەهاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوش داوای لە خۆشبوونی بۆ دەکرد، داوای شیفای بۆ نەخۆش دەکرد. ئەمە لە ژیانی دنیایدا بوو. بەڵام دوای مردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەحابە نەچوونە لای قەبرەکەی پێغەمبەری خوا دەی کێشەیەکمان هەیە، دەی پێغەمبەری خوا فڵانەکە زینای کردو حەدی لێ دەرکە، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخۆشیم هەیە شیفام بۆ بنێرە. ئەو شتانە سەحابە نەیان کردووە، بەڵکو بەعەکسەوە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێ بێ خەلیفەی مسلمانان تەماشا دەکەین کاتێک کە وشکانی ڕووی لە مەدینە کرد بانجی عەباسی کرد، مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئەی عەباس، ئەی مامی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام، ئێمە ئینا كنا نستسقي برسول الله عليه الصلاة والسلام، ئێمە لە کاتی پێغەمبەردا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە باران نەباری با دەچوین داوامان لە پێغەمبەر دەکرد دوعای بۆ کردباین و داوای بارانبارینی بۆ کردباین. بەڵام ئەمڕۆ ئێمە نستسقي بکە، ئەمڕۆ داوا لە تۆ دەکەین کە دوعای بارانبارینمان بۆ بکەیت و خوا بارانمان بۆ ببارێنێ. قوم یا عەباس فاستسقي لنا، هەستە دەی نوێژی بارانبارینمان بۆ بکە و دوعامان بۆ بکە بۆمان لە خوا بپاڕێەوە بۆی خوای گەورە بارانمان بۆ ببارێنێ.
خۆ لە تەنیش قەبرەکەی پێغەمبەر بوو عەلەیهی سڵاتو وەسەلام ئەو گفتوگۆیە لە مزگەوتەکەی پێغەمبەرە عەلەیهی سڵاتو وەسەلام ئەوە گۆڕەکەیەتی لە تەنیشتیان بۆ نەچوون بڵێن کاکە چیشمان بە عەباسە تا پێغەمبەر لەوێ بێ عەلەیهی سڵاتو وەسەلام وەرن مسلمانان دەی با بچینە دەوری قەبرەکەی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام ئەی پێغەمبەری خوا بۆ خۆت دەزانی و ئاگاد لێیە کە باران نابارێ بۆمان لەخوا پاڕێەوە سەحابە ئەوەیان نەکرد چکە مردووە وما يستوي الأحياء ولا الأموات نەچون ئەو داوای بکەن براکانم کەواتە ئێمەی مسلمانیش دەبێ اعتیقادمان وابێ کە زیندووە و مردووە لە ژیانی دنیادا دەچیتە لای و داوای دوعای لێ دەکەی وەکە زیندوو بووینەوە ڕۆژی قیامەت هەمومان دیسان خەڵک دەچێتە لای پێغەمبەران داوای شەفاعەتیان لێ دەکەن هەردوو لا زیندون ئەمما ئەوان مردوو ئەمڕۆ ئێمە زیندوو داوا لە مردوویەکەی بێگومان ئەوە نە هیچ شەرعێک قبوڵیەتی بە بەڵگەوە و نە هیچ عەقڵێکی سەلیمیش قبوڵی ئەو شتە دەکات چ عەقڵێک قبوڵی ئەوە دەکات برای بەڕێزم ئەمڕۆ خەڵکانێک لە کوردستانی ئێمە بە کوردی خەڵکانێک لە تورکمانستانەوە بە تورکی لە فارسیەوە بە ئێرانەوە بە فارسی عەرەب بە عەرەبی نازانم ئینگلیز بە ئینگلیزی لە هەموو شوێنێکی ئەم دنیایە ئەوەی کە ئەو عەقیدە خوڕافیە چۆتە ناو دڵ و دەرونیەوە کە تینێکی بۆ هات ڕێک هاوار دەکا یا شێخ عەبدولقادر گەیلانی هاوار باش تۆ بە کوردی هاوار دەکەی ئەو بە فارسی هاوار دەکا ئەو بە ئینگلیزی هاوار دەکا ئەو بە تورکی هاوار دەکا هەمووی هاوار دەکاتە کەسێک کە سەدان ساڵە مردووە و لەژێر خاکدایە بزانن ئەو کەسەی هاوار دەکات دیارە ئیعتیقادیان وایە کە ئێستا دوای سەدان ساڵ کە مردووە ئێستاش وە لە دووریشەوە هەر یەکەی لە وڵاتێکەوە هاوار دەکات باوەڕیان وایە کە لە دوورەوە و دوای مردنیش گوێی لە دەنجی هەمویانە و زمانی هەمووشیان دەزانێت فارسی دەزانێت ئینگلیزی دەزانێت تورکی دەزانێت ئەڵمانی دەزانێت هەرچی کەسێکە چونکە ئەو عەقیدە شەخص پەرستیە چۆتە هەموو وڵاتێکەوە دڵ و دەرونی زۆرێک لە مسلمانانی داگیر کردووە هەر یەکە لە وڵاتی خۆی بە زمانی خۆی هاوار دەکات غەوسی بەغدا هاوار غەوسی کە بەس خوش غەوسە کەس غەوس نییە جگە لە خوا ناویان ناوە غەوسی بەغدا هاوار ئایا ئەو پیاوە ڕەحمەتی خوای گەورەی لێبێ و خوای گەورە بە ڕەحمی خۆی لەگەڵ ئەو لە بەهەشت کۆمان کاتەوە ئایا لە دنیا ئەو پیاوە زمانی فارسی دەزانی کوردی دەزانی تورکی دەزانی ئینگلیزی دەزانی هەموو زمانەکانی دەزانین و ئایا کە لە ژیانی دنیادا و پێش ئەوەی بمرێ کەسێک لە تورکیاوە و کەسێک لە ئەڵمانیاوە و کەسێک نازام لەکوێوە هاواری کاتێ گوێی لێ دەبوو و ئایا لە کاتێکدا ئەو هەموو خەڵکە هاواری کاتێ لێی تێک ناچێ ئەو سیفەتەی کە دراوەتە شەخصێک تەنها سیفەتی ڕەب العالەمینە چێیە کە بێت و هەر یەکەمان بە زمانێک و هەر یەکەمان بۆ داخوازیەک داوای لێ بکە دەنجی هەمووی دەبیستێ و داوای هیچیشیان مەشغوڵی ناکە لە داوای ئەوی تریان و وەڵامی هەمووشی دەدواتەوە توانای چێ ئەوە چێ براکانم بەس ڕەب العالەمینە کەسی تر نییە لا يشغله سمع عن سمع خوای گەورەیە کە بیستنی دەنجی یەکێک مەشغوڵی ناکە لە بیستنی دەنجی ئەوەکەی تر ئەگەر ئێستا ئێوە یەک کەستان قسە لەگەڵ من بکە من تێی دەگەم بەڵام لێک ڕادەستکەن بە قسەکردن لەگەڵ من هەر یەکەی پرسیارێکم لێ بکە لە هیچتان ناگەم چونکە قسەی تۆ مەشغوڵم دەکا لەوی تر ئەو ئیتر لەوی تر مەشغوڵم دەکا بەڵام خوای پەروەردگار ئەگەر بێت و هەرچی جن و ئینسانە کۆ ببنەوە لە شوێنێک هەمویان لە یەک کاتدا هەر یەکەی بە زمانێک هەر یەکەی بۆ ئیشی خۆی داوا لە ڕەب العالەمین بکە هەر هەموو دەنگەکان دەبیستێ و لە هەموو زمانەکانیش حاڵی دەبێ و هەموو پێداویستەکانش جێبەجێ دەکات دەی ئەمڕۆ بین ئێمە ئەو مافە بدەینە شەخصێک هەر چەندە پلە و مەقامیشی بەرز بێ ڕەحمەتی خوای لێبێ هەر یەکەمان بە زمانێک و هەر یەکەمان بۆ داخوازی تایبەتی خۆمان و هەر یەکەمان لە وڵاتێک و شوێنێکەوە داوا بکەین لە شەخصێک باوەڕیشمان وابێ گوێی لە هەمومانە و دەنجی هەمومان دەبیستێ و لە هەمومان حاڵی دەبێ وەڵامی هەمومان دەداتەوە ئەوە شرکێکی گەورەیە پەنا بەخوای گەورە شەریک بۆ خوادانانە کەواتە تۆ شەخصێکت بردە مەقامی ڕەب العالەمین نەک لەوەدا کە بڵی دروستی کردوم چونکە موشریکەکانیش نەیان دەگوت بتەکان ئێمەیان دروست کردووە لەوەدا کە تۆ ئیعتیقادت وایە کە سەمیع و بەسیرە سەمیع و عەلیمە بۆیە قورئان زۆر جار بەچی کۆتایی دێنێ بەوەی کە خوای تەنها خوای گەورە سەمیعە بیسەرە خوای گەورە عەلیمە ئاگای لە هەموو شتێکە کە تۆ ئەو بەو شێوەیە مامەڵە لەگەڵ مردوویەک بکەی کەواتە تۆ صفاتی خوای پەروەردگارت بەچێ ڕەوابینیوە بە شەخصێک ڕەوابینیوە کەواتە براکانم والله نابێ عەقڵی کەسەوە قبوڵکە یعنی جاران بەدالە هەبوو براکانم بەدالەی ناوماڵ کە بە خەت هەبوو تەماشا دەکەین شارێکی تەواو هەمووی ڕەبت کراوە بەکوێ ڕەبت کراوەتەوە بە بەدالە سنترالی پێدەگوترا چی پێدەگوترا
بە بەدالەکەوە تۆ تەلەفۆن دەکەی بۆ بەدالە تەلەفۆن دەکەی ئەویش ڕقەمێکت بۆ وەردەگرێت یعنی ماڵەکانی ئەو شاری هەموو ڕەبت کردبوون بەیەکەوە کە ئەنەما ئەمڕۆژ یعنی پیاوچاکێک سنترال و بەدالەیە دەڵێن هەرچی خەڵکە لە هەر شوێنێکەوە تۆ داوا لەو بکە خەمن نەبێ ئەویش یەکسەر بەرزی دەکاتەوە بۆ لای خوای پەروەردگار خۆبرا بەدالە نییە ئەو هەموو ئومەتە هاوار کاتە شەخسێک ئەویش ڕێک هەمووی تەحویل کا بۆ خوای گەورە دەی فلانە کەسیش لە فلان وڵاتە داوای لێکردم بەرزم کردەوە بۆ خوا ئەویشیان بەرز دەکەمەوە بۆ خوا ئەوجا لە خواوە داواکە دێتەوە بۆی جێبەجێ دەکا بۆ سنترالە بەدالەیە ئەوە چه عەقیدەیە کە برا بەڕێزەکانم چۆن دەبێ ئینسانی عاقڵ ئەگەر هیچ ئاەت و حەدیثیش نەبیستی چۆن دەبێ باوەڕ دوابێ ئەو هەموو ئومەتە هەر یەکەی لە شوێنێکەوە هەر یەکەی بە زمانێک هەر یەکەی بۆ ئیشێک هاوارکەنە مردوویە کە سەدان ساڵە مردووە لە قبرەکەیدا گوێی لە هەمووتانە لە زمانی هەمووتان حاڵیە داواکاری هەمووتانی جیا کردوتەوە یەک بەرجی دەکاتەوە بۆ خوا وەڵامتان دەداتەوە ئەمە کام عەقڵ قبوڵی دەکە واللهی کەسێک عەقڵی سەلیم بێ قەت باوەڕی بەو جۆرەشتانە نییە ئەدی ئەگەر بێت و لەگەڵ عەقڵە سەلیمەکەدا گوێشت لە ئاەتی قورئان بێ کە خوای گەورە دەفەرمێ إن تدعوهم لا يسمعوا دعاءكم ولو سمعوا ما استجابوا لكم عبرتش بعموم اللفظ لا بخصوص السبب نڵێ وڵا آخر ئەوان بتیان دەپەرست خوای گەورە بۆ من باسی بەعام باسی دەکە هەر یەکێک کە غەیری خوا هاواری بکرێتێ ئەو وەصفەکەیەتی کەواتە براکانم خوای پەروەردگار لەم ئاەتەدا خەبەری پێدان وما أنت بمسمع من في القبور ئەی محەممەد عەلەیهی سڵاو وسەلام تۆ ناتوانی دەنجی خۆت بگەیەنی بەچێ وا بکەی چێ ببیستێ دەنگەکەت مردوو ئەوە مانای دووەم کەوتمان دوو مانە هەڵدەگرێ یعنی ئەو کەسەی کە دڵی مردوو بێت هەروەکو چۆن مردووی قەبرستان گوێیان لە من و تۆ نییە و گوێیان لە تۆ نییە ئەی محەممەد عەلەیهی سڵاو وسەلام بە هەمان شێوە کەسێک کە دڵی مردبێ دیسان گوێی لە تۆ نییە هەرچەندە تۆ ئاەت و حەدیثی بۆ باسکەیت بەیگومان وایە چونکە زیندوێتی لە ڕاستیدا زیندوێتی دڵە براکانم زیندوێتی دڵ ئەگەر دڵەکە زیندوو بوو کە دڵ زیندوو بوو برای بەڕێزم تەماشا دەکەی لاشەکانیش ئیسیفادە لە چاوت دەکەی ئیسیفادە لە گوێت دەکەی چونکە چاو و گوێچکە تەنها دەرگایەکن ئەو شتەی کە دەیبین و دەیبیستن نەقلی دەکەن بۆ گوێچکە و چاو بۆ دڵ نەقلی دەکەن ئەو دڵەش هەڵی دەسەنجێنێ کاتێک کە تۆ بەگوێ ئاەتێک دەبیستی دەچێتە دڵتەوە کە دڵت زیندوو بوو ئاەتەکەی خوا قەناعەتی پێ دەکەیت و باوەڕی پێدێنیت کە بە چاو تەماشای ئەو هەموو مەلەکوتی ئەرز و ئاسمان دەکەیت تەماشای ئەو هەموو چێ و ئاسمان و ئەو هەموو عەظەمەتی خوا دەکەی بە چاو ڕێک ئەو معلوماتی چاو نەقڵ دەبێ بۆ کوێ نەقڵ دەبێ بۆ ناو دڵت ئەوە وات لێ دەکا دڵەکەی تۆ ئیمانی بەخوا بێ دڵەکەی تۆ خاضع و زەلیل و ملکەش بێ بۆ خوا بەڵام کە دڵەکەی تۆ مردوو بوو دڵی مردوو هەروەکو چۆن مردوویەک بڕۆ قسەی لەگەڵ بکە هیچ وەڵامت دەداتەوە هیچ ئیسیفادەی لە قسەکەی تۆ دەکات نەخیر ناشی بیستێ کە دڵیش مردوو بوو بە هەمان شێوە با لاشەش زیندوو بێ و لەسەر زەوی بڕوا هیچ ئیسیفادە لە ئایات و لە حەدیث و لە ئینزاری لە دەعوە ناکات هیچ ئیسیفادەی لێ ناکات بۆیە خوای پەروەردگار ئەو مشریکانەی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام و مشریک و کافری هەموو سەردەمێک بە مردووی دڵ لە قەڵەم داوە واتە هەروەکو چۆن مردووی قەبرستان هیچ نابیستن ئەوانەش هیچ نابیستن نەک بیستن بڵێ وەڵا گوێی لە ئاەتەکە نەبووە یعنی سەماع فەهم وهیدایە نابیستێ بیستنێک کە تێبگات و بیستنێک کە هیدایەتی پێوە بێ فایدەی نییە بۆیە زۆر جار هەیە براکەم تەماشا دەکەی لە مەجلیسێکدا لە مەعهەدێکدا لە زانکۆیەکدا لە مەدرسەیەکدا لە مزگەوتێکدا یان لە شوێنێکدا لە بازاڕێک تەماشا دەکەی کەسێک قسە دەکا بۆ خەڵک کەسانێک هەیە سوود لە قسەکە دەبینن ڕێک دەچێتە ناو دڵیانەوە چونکە دڵیان زیندووە ئیسیفادەی لێ دەکەن کەسانی شێ لێرەوە دێ لێرە دەچێتە دەرەوە هیچ وەکو کوردەواری خۆمان دەڵێن تێگەیشتی برا کە ئەنەما نەشی بیستەوە بۆ چونکە ئەو دڵە مردووە کە دڵ مردوو بوو چی نییە ئیسیفادە لە قسە ناکات ئیسیفادە لە قسە ناکات خوای پەروەردگار دەفەرمێ أفمن كان ميتا فأحييناه أو من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها أو كسي كمردوب وزندو ما كردوا كإنسان تاوكو أو قرآن نية ناو ضلي وضلي مردوه براكم تا إيمان لضلي دانا بضلي مردوه أو جا أخوي پەروەردگار دەفەرمێ إن أنت إلا نذير تۆ هەرچەندە ناتوانی دەنگت بگاتە کەسانی دڵ مردوو هەروەکو چۆن دەنگت ناگاتە مردووانی قەبرستان إن أنت إلا نذير کەواتەوانە هیدایەت وەرناگرن بەڵام تۆ چیت لەسەرە هیدایەتدانی خەڵک لەسەر تۆ نییە إن أنت إلا نذير تۆ تەنها ترسێنەرێکی
ئەو خەڵکە دەترسێنی کە گوێ ناگرن و ئەو خەڵکەی کە هیدایەت وەرناگرن تۆ دەیان ترسێنی بە عەزابی خوا ئەوە لەسەر تۆیە. خوای پەروەردگار لە ڕەحم و بەزەیەکەی سوپاسی دەکەین لەسەر ئەو ڕەحم و بەزەیەی پێغەمبەران و عەلەیهیم سەڵات وسەلام وەزانا و بانگخوازانی تەکلیف نەکردو بۆی ئیلا دەبێ هیدایەتی خەڵک دەن. نە کە کەوا بوایە زۆر مەوزوعەکە زۆر قورس دەبوو ئیلا تۆ هەوڵ دە ئیلا هیدایەتی دێ هیدایەت بەدەست خوایە چۆن هیدایەتی دەین. بەڵام پێغەمبەرانیش و بانگخوازانیشی بەچی تەکلیف کردووە بەوەی کە ئەوان ما عەلە الرەسوول ئیلا البەلاغ تەنها تۆ ڕاگەیاندە لەسەرە ڕاگەیاندنێکی جوان ڕاگەیەنە دینەکە شیکەوە بۆ خەڵک باقی هیدایەت بەدەست خوایە لەستە عەلەیهم بموسەیطر. ئەهلی مەکە چەندە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەوڵی لەگەڵدان ئەهلی شارەکەی خۆی و ئەهلی عەشیرەتەکەی خۆی کەچی زۆربەی زۆریان مصر بوون لەسەر کافرێتی و عینادی و سەرکەشی. بەڵام ئەهلی مەدینە دوو جار کە وەفدیان هات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قسەی لەگەڵ کردن دوای مصعەبی کوڕی عومەری بۆ نارد ئەهلی مەدینە هاتنە ناو دینی ئیسلامەوە. ئەهلی مەدینە هاتە ناو دینی ئیسلامەوە ئەهلی یەمەن هاتە ناو دینی ئیسلامەوە. کەواتە هیدایەت بەدەست خوایە برا هیدایەت بەدەست هیچ کەسێک نییە و پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وسەلام تەنها ئینذار و ترساندنی لەسەرە. إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا. خوای پەروەردگار دەفەرمێ ئێمە تۆمان ناردووە بە حەق. خوای گەورە پێغەمبەری ناردووە بە حەق ناردوویەتی بە باتڵ نەی ناردووە. ئەو پەیامەی کە بە پێغەمبەردا ناردوویەتی عەلەیهی سەڵات وەسەلام پەیامێکی حەقە لە هەموو ئەخبارەکانیدا لە هەموو حکم و بڕیارەکانیدا پەیامێکی حەقە براکانم و بۆ بەرژەوەندی خەڵکیشە. بەڵام ئەوجا دەفەرمێ بەشیرەن وەنەذیرا تۆ موژدە دەریت بە هەر کەسێک کە ئەو پەیامە حەقە وەردەگرێت و نەذیر و ترسێنەریشی بۆ هەر کەسێک کە پشت لەو پەیامە حەقە دەکا کە خوای گەورە بە پێغەمبەرەکەیدا ناردوویەتی عەلەیهی سەڵات وسەلام. بەشیرا وەنەذیرا وإن من أمة إلا خلا فيها نذير. وهیچ ئومەتێکیش نییە ئیلا ترسێنەرێکی تێدا نێراوە و ڕۆیشتووە تێیدا بۆی چووە. کەواتە خوای پەروەردگار ئومەتانی ئیهمال نەکردوون بەڵکو هیچ ئومەتێک نییە لە پێش ئومەتی ئیسلام لە پێش ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیلا خوای گەورە چی بۆ ناردووە نەذیرێکی بۆ ناردووە. ولكل قوم هاد خوای گەورە دەفەرمێ هەموو قەومێک چی بۆ چووە هادیەک ڕێنماییکارێک مامۆستایەک داعیەکی بۆ چووە کە ئامۆژگاریان بکە و نەسیحەتیان بکە. و هەروەها خوای گەورە دەفەرمێ ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. ئێمە ناردوومانە لە هەموو ئومەتێک ڕەسوولمان ناردووە نێراومان ناردوو بۆ ئەوەی کە بە خەڵک بڵێ خوا بەتەنها بپەرستن و دوورکەونەوە لە تەواغیت و ئەوانەی زێدەڕەون و لە سنووری خوای گەورە لایەنداوە و خەڵکی جگە لە خوا ئەوان دەپەرستێ و شوێن شەرع و یاسای ئەوان دەکەوێت نەک شەرع و یاسای خوای پەروەردگار. وإن من أمة إلا خلا فيها نذير وإن يكذبوك كواتا بزانن خوای پەروەردگار دڵی پێغەمبەرەکەی دەداتەوە عەلەیهی سەڵات وسەلام وای لێ دەکا هانی دەدا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەبر بگرێت لەسەر چی لەسەر ئەو ناڕەحەتیی کە دژمنانی دینی ئیسلام بەرامبەر ئەو دەیکەن. زانیمان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەشیرە و نەذیرە پەیامێکی حەقی پێ موژدە دەرە و ترسێنەرە. وإن يكذبوك ئەدی کە بە درۆیان دانای بێگومان بە درۆیان دانا وتیان ئەو پەیامی پێیەتی حەق نییە و لەلایەن خواشەوە نەهاتووە و خۆشی نێراوی خوا نییە. جارە دەیانوت شاعیرە جارە دەیانوت ساحیرە جارە دەیانوت کەذابە جارە دەیانوت کاهینە هەر جارەی بوهتانێکیان بۆ دەکرد. وإن يكذبوك ئەی کە بە درۆیان دانای سیر کە براکانم کەواتە ئەو کەسەی کە داعوە دەکا بۆ ئەو دینەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داعوەی بۆ کردووە بۆ تەنها خواپەرستی نابێ لەسەر شانی قورس بێ و لە دڵی گران بێ کە خەڵکانێک پێی بڵێن درۆ دەکەی کە خەڵکانێک پێی بڵێن ڕاز ناکەی کە خەڵکانێک بوهتانی بۆ بکەن کە خەڵکانێک دژایەتی بکەن قسەی ناشیرنی پێ بڵێن بۆ چونکە بە کەسێک گوتراوە کە هەزارەها قاتی من و تۆ بەڕێز بووە لای خوای پەروەردگار و بەرز بووە. پێغەمبەری خوا بە درۆ دانراوە بە درۆ زندانراوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە بانگخوازێکی ناحەق دانراوە قسەی ناشیرن بە وتراوە ئەزیەتی ئەو دراوە. ئێمە چی؟ وهروها خوای گەورە دەفەرمێ ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك. ئەو قسانەی کە بە تۆ دەکرێن ئەمڕۆ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام هیچت پێ نەوتراوە ئیلا ئەوەنە بێ بە پێغەمبەرانی پێش تۆش وتراوە. کەواتە هەر کەسێکیش لە ئێمە بانگەوازی بکە بۆ ئەو دەعوە و دینەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەران لەسەری بوون
لە تەنها خواپەرستی ئیلا هەمان قسەی پێ دەوترێ و هەمان بوهتانی بۆ دەوترێ و هەمان پروپاگەندەی دژ دەکرێت ناڕەحەت دەکرێت کەواتە پێویستە سەبر بگرین وإن يكذبوك فقد كذب الذين من قبلهم ئەگەر ئەو ئومەتەی تۆ بە درۆ دابنێن خۆ ئومەتانی پێش ئومەتەکەی تۆش پێغەمبەرانی خۆیان بە درۆ دانا جاءتهم رسلهم کە بە درۆشیان دانان و نەبێت پێغەمبەرانی پێشوو هیچ بەڵگەیەکی ڕوونیان پێ نەبوو بێ بۆیە بە درۆ دانرابن نەخێر جاءتهم رسلهم بالبينات وبالزبر وبالكتاب المنير پێغەمبەرانی پێشوو بەچی هاتن بالبينات بەڵگەی ڕوون و ئاشکرایان پێبوو لەلایەن خواوە بۆ ئومەتەکانیان بۆ ئەوەی قەناعەتکەن بە بەڵگەوە هاتبوون نەک بێ بەڵگە وبالزبر و بە کتابی نووسراوە و کە حقیقەت و شەریعەتی تێدا کۆکرابەوە وبالكتاب المنير و بە کتابێکی ڕۆشنکەرەوە و هیدایەت دەر پێغەمبەرانی پێشوو ئەوانەیان پێبوو لەگەڵ ئەوەشدا بە درۆیان دانان ئومەتەکانیان و باوەڕیان پێنەهێنان و دژایەتیان کردن بەڵام عاقبەتەکەی چی بوو ثم أخذت الذين كفروا خۆی گەورە فەرمێ لە پاش ئەوەی کە ئومەتە کافرەکان پێغەمبەرەکانی خۆیانیان بە درۆ دانان بدرۆزن أخذت الذين كفروا ئێمە پاش ماوەیەک ثم بۆ مهلەتێکە تعقيب مع المهلة مع التراخي يعني پاش ماوەیەک نەک یەکسەر چونکە خۆی گەورە إن الله ليملي للظالم إن الله يمهل ولا يهمل خۆی گەورە مۆڵەتێک دەدا ئەو کەسێک کە کافرە بەشک و تۆ بە بکا بگەڕێتەوە ئەو کەسێک کە فاسقە بەشک و تۆ بە بکا و ساڵح بێتەوە ئەو کەسێک کە یاخی بۆ بەشک و بگەڕێتەوە سەرجاددا خۆی گەورە مۆڵەت دەدا ماوەیەک پێغەمبەر دەنێرێ کتاب دەنێرێ نەسیحەتی خەڵک دەکەن ئامۆژگاری خەڵک کە هەر نەگەڕایەوە فایدەی نەبوو ئەو کاتە ثم پاش ماوەیەک أخذت الذين كفروا أوانيك كافر بن خواي قد فرمي قرت مانن بعقوبيش قرس فكيف كان نكير إنكاري إيما لو كافرانا چون بو أي محمد عليه الصلاة والسلام بوي باس كردوا لقرآن داك چون بو چون فرعوني لناو برد چون قومي هودي لناو برد قومي صالحي لناو برد قومي إبراهيمي چون لناو برد خواي قوري يك قومي نوحي چون لناو برد فكيف كان نكير إنكاري إيما لكافران چون بو أي محمد عليه الصلاة والسلام قومی لوتی چۆن بەرز کردەوە ئاسمان بە شارەکەیانەوە بەرزی کردنەوە سەرەوبنی کردن چۆن قومی وا هەیە غەرقی کردوون وەکو قومی نوح چۆن هەیە بەردبارانی کردوون چۆن هەیە بەدەنگێک لە ناوی بردوون هەیە سوتاندونی کەواتە بزانین ئینکاری خوای گەورە گاڵتەنیە برا بەڕێزەکانم بەڵام کەلیمەی ثمە تێبگەین ثمە یعنی خوای گەورە مۆڵەت دەدا بۆ ئینسانی وا هەیە کە سەرکەشی و کوفر دەکا پێ دەکەنێ دەڵێ کوا ئەی خوای گەورە بۆ نامگرێ بۆ ئەم لێ ناکە ئێمە دەڵێن خوای گەورە حەکیمە خواي قورا لا يعجل بالعقوبة حليمة خواي قورا لسر خويا خواي قورا وكو منوتونية كشتيك من برانبر كرا يكسر انفعال بمان قريتو هل بچينو تربينو يكسر بلا مردين نا خواي قورا زور حليمة زور لسر خويا خواي پروردگار زور تحمل لك خواي پروردگار كخلقاني كفري برانبر دكن بأدبي برانبر دكن دجايتي بندكاني خواي قورا دكن خواي قورا لسر خويا ئەو خوێن ڕێژەی کە ئەمڕۆ دەبیسترێ و دەبینرێ براکانم لە بۆڕما کە بوذیەکی کافر میلەتێکی کافری خوانەناس بەرامبەر موسڵمانان دەیکا پێتان وایە خوای گەورە غافڵە خوای گەورە غافڵ نییە لەوەی کە ظالمەکان دەیکەن بەڵام خوای گەورە حەلیمە مۆڵەت دەدا جارێ بەڵام کە گرتی بەری نادا کە گرتی لە ناوی دەبا لە ناوبردنێک خوای گەورە بۆ خۆی دەزانێت چۆنی لە ناو دەبا کەواتە براکانم با ئێمە بە ئیمهال و مۆڵەتی خوا نەخەڵەتین خوای گەورە حەلیمە کاتێک کە تۆ لەسەر تاوانێکی و بەردەوام خەریکی تاوانکردنی و خوای گەورەش هەر ڕزق و ڕۆزیت دەدا هەر لەشت ساغ دەکا هەر عافیەتت پێ دەبەخشێ هەر سەتری کردووی و فەضحت ناکات و حەیات نابە تۆش بەردەوامی لەسەر گوناحی خۆت کوڕە وریا بە خەتەرە وەڵڵە سوێن بەخوا خەتەرە ئەوە ئیمهالە خوای گەورە خستوویەتیە تاقیکردنەوە جارێتۆ ڕزق و ڕۆزیت بەسەردا دەبارێنێ و دەتپۆشی عیبەکەتی پۆشیوە بزانێ ئەمڕۆ بەیانی دوو بەیانی بەشک و تۆبە بکەی بەشک و پەشیمان بیتەوە تۆش شەیتان فێڵی لێ کردووی بەچی وەغەڕەکم بالله الغەڕوڕ شەیتانی فێڵباز فێڵی لێ کردووی دەڵێ بزانە خوای گەورە کوا ئەگەر عقوبەیدا بە یەکەم جار کە و تاوانان دەکرد خوای گەورە ڕوڕەشی دەکردی خوا حەیای دەبردی خوای گەورە کەشفی دەکردی بزانە خوای گەورە سەتری کردووی خوا بەڕەحمە مەترسە گوێ مەدەیە بەردەوام بە نەخەڵەتەی نەخەڵەتەی خوای گەورە ڕۆژێک دوو ڕۆژ مەجالت دەدا ڕۆژێک دوو ڕۆژ سەترت دەکات و عەورەتت دەپارێزێ و عیب و عارت دەپارێزێ بەردەوام بی و تۆبە نەکەی سوێن بەخوا واری سوا دەبی وا حەیات دەچێ هەر خوا بۆ خۆی بزانێ
داوا دەکەم لە خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی بۆ خاتری صیفاتە بەرزەکانی خەوف و خەشیەت و ترسێکمان پێ ببەخشێت لە نهێنی و پەنهانیدا لە خوا زۆر زیاتر بێ لە حاڵەتی ئاشکرایی و لە ناو خەڵکدا خوای گەورە وامان لێ بکەی لە تۆ بترسین بەغەیب خوای گەورە وامان لێ بکەی چۆن لە ناو خەڵک بە چاکەکار دیارین خوایە زیاتر چاکەکار بین لە نهێنیشدا خوای گەورە دڵەکانمان خاشعکەی لە تەنها لە تۆ بترسین ترسێکی وامان پێ ببەخشی خوایە گیان لە معصیەت و تاوانی تۆ بمانگێڕێتەوە اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معاصيك أي خواي قولة داواد لذكين خشيتك وترسيك من بخير دلوا كبمان جيرته ومنعك مانك لمعصية تاوان وسربيتو يا رب العالمين كواتبرا كانم خواي پروردگار بوي رون كردوينەوە کە سنەتی ئەو لە ناوبوونە وەردا چۆنە پێغەمبەران دەنێرێ بانخوازان دەنێرێ داوای حەق بڵاو دەبێتەوە ئەو جا کەسانێکیش هەر دژایەتی بکەن هەر پروپاگەندە بکەن هەر درۆ دەلەسە بکەن هەر بوهتان بکەن خوای گەورە مۆڵەتیان دەدا ماوەیەک دوای ئەوە خوای گەورە مەجالیان نادا خوای گەورە ڕیسوایان دەکا خوای گەورە سەرشۆڕیان دەکا و عاقبەتیش ئیلا بۆ کەسانێکە کە تەقوادار بن داوا دەکەم لە خوای پەروەردگار و خاتری ناوە جوانەکانی و صفاتە بەرزەکانی ئەخیرمان خێرکە وامان لێ بکا لەو کەسانە بین کە بە تەواوی تەسلیمی دینەکەی خوا بووین کە بە تەواوی دڵەکانمان خاضع و خاشع بۆ خوای خۆمان خوای گەورە زیاتر تەقوامان بەنسیب بکەی خوای پەروەردگار بەهشتمان بەنسیب بکەی و لە جەهەنەم بمان پارێزی خوای گەورە بمان پارێزی لە دنیا و لە قیامەت وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وبارك الله فيكم